ساڵانە بەرهەمی پەتاتە لە قەزای شێخان دەبێتە سەرچاوی باشی داهات بۆ ئەو ئاوارە ێزدیانەی کە لە کەمپەکانی پەنابەران لە قەزای شێخان نیشتەجێن. ئێستا لە قەزای شێخان وەرزی چلینەوەی بەرهەمی پەتاتەیە. زۆرینەی ئەو کرێکارانەی کە لە کێڵگەکانی پەتاتە کار دەکەن ئاوارەی ئێزدین. ئەو ئاوارانە بە ژن و پیاوەوە لەو کێڵگانە کار دەکەن و لەم وەرزەدا سەرچاوی داهات و بژێویان پشت باکۆکردنەوەی بەرهەمی پەتاتە دەبەستێت. سيدة أفكاري بتاعتها أمكن صباحا ساعات 4:30 أمتين أسر أردي وبري هر أف شغل ما بو هر شغل زراعة بو ونهجي يعني دروفي ما قالك زحمة أبرز قمة ولا جوامل يعني خلاني الأرداجي تخسير ناكن يعني أف يعني قالك كاركي باشش مرش بي يعني تشوي دي ترينيني قەزای شێخان لە سنووری پارێزگەی نینەوە بەناوبانگە بە چاندنی پەتاتە. ساڵانە بە تێکڕایی بەرهەمی ئەو قەزایە 250,000 تۆنە. ئاوارە ئێزدیەکان دەڵێن ئەوان لە کەمپەکان هیچ کارێکیان نییە کە بیکەن. لەبەرەوە کارکردن لە کێڵگەکانی پەتاتە سەرچاوەیەکی باشی داهاتە بۆ ئەوان بەتایبەت لەم وەرزەدا. ئەمنێ شنگال نینە مفەگەڕین و خەدەمات نینە یعنی تشتێک نینە مفەگەڕینە شنگال و لێرێژی تو دبینی حالێمە هذا بطاطي نصبي ساعات 3 شبه طارنكي نيبرو 10,000 فما غنى معيشة تجي بس أو مجبورية بلا کرێکاران لە کێڵگەکانی پەتاتە بە دوو شەفت کار دەکەن. شەفتی یەکەم لە 4 بەرەبەیانەوە تاوەکو دەی بەیانیە و شەفتی دووەمیش لە دەی بەیانی بۆ 3 عەسەر. کرێ هەر شەفتێکی کارکردن 10,000 دینارە و هەندێک لە کرێکارەکانیش ئامادەن دوو شەفت لە ڕۆژەکەدا کار بکەن بۆ ئەوی 20,000 دیناریان دەست بکەوێت. بەزاف ساڵە خۆشحاڵی بەڕاستە حشکە ساڵی بی بەس نسبە نەخۆشی البطاطا نەکرد. بەرهەمی گەلک باشە دەشمی مەتە دوونەم احتمال هەیە بێت مستەورد ئەم بێژنە بێت و عن هەجین عن مستەورد حتا 25 پاوێت. ئەی دوونەم 25 تەنێت بطاط پاوێت. بەشێکی زۆر لە ئاوارە ئێزدیەکان ئامادەنین بگەڕێنەوە شنگال. دەڵێن هەژاری و نەبوونی خزمەتگوزاری و دەرفەتی کار وای کردووە کە بیر لە گەڕانەوە بۆ شنگال نەکەنەوە. لەگەڵەوەشدا گوزەرانیان لە نێو کامپەکانیش باش نییە. بۆ نمونە دوای بەسەربردنی ڕۆژێکی دوور و درێژی پڕ لە ماندوێتی لە کێڵگەکانی پەتاتە تەنها 20,000 دیناریان دەسەکەوێت.